کۆلێژەکەمان کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی ڕاپەڕین یەکێکە لە کۆلێژە ئەساس و بنچینەکانی ئەم زانکۆیە هەروەها دادەنرێت بە بەردی بناغە و پێکهێنەری زانکۆی ڕاپەڕین لەبەرەوەی ئەم کۆلێژە لە سەرەتادا پێش زانکۆی ڕاپەڕین بوونی هەبووە بەشێک بووە لە زانکۆی کۆیە دواتر بە فەرمانێکی وزاری جیاکراوەتەوە لە زانکۆی کۆیە و بووە بە بەردی بناغی پێکهێنانی زانکۆی ڕاپەڕین کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە ئێستادا چەند بەشێک لە خۆ دەگرێت کە بریتین لە بەشەکانی یاسا، مێژوو، جوگرافیا، فەلسەفە و هەروەها بەشی کارگێڕی لە خوێندنی ئێواران لەگەڵەوەدا کە هەریەکە لە بەشەکانی یاسا و مێژوو جوگرافیا بە هەمان شێوە خوێندکاریان هەیە لە ئێواران و خوێندن تێدا بەردەوامە. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان خاوەنی چەندین مامۆستای ئازبەرزە کە چەندین نازناوی زانستی بەرز لە خۆ دەگرێت لەوانە پرۆفیسۆری یاریدەدەر مامۆستا و مامۆستای یاریدەدەر و لە هەمان کاتدا یەکێکشە لە باشترین کۆلێژەکانی زانکۆی ڕاپەڕین لەگەڵ لەبەر ئەوەی کە زۆرترین خوێندکاری خوێندنی باڵای تەخەڕوج پێکردەوە لە ئێستاژا خوێندکاری خوێندنی باڵامان هەیە لە ماستەر کە نزیکەی بۆ 35 خوێندکار دەبن لە بەشەکانی مێژوو، جوگرافیا، فەلسەفە. ئەم کۆلێژە ژمارەیەکی زۆر خوێندکاری تێدایە کە زیاتر لە 1000 خوێندکارە لە خوێندنی بەیانیان و ئێواران و هەروەها بە خۆشحاڵیەوە کۆلێژەکەمان لە ساڵی ڕابردووی خوێندن سەرجەم ئەو چالاکیە زانستیانەی کە بۆی دیاریکرابوو لە سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی دڵنیایی جۆری لە ئەنجامدانی سیمپۆزیۆم و وەرکشۆپ هەموویانی ئەنجام داوە و سەرجەم خاڵە پێویستەکانی دڵنیایی جۆری بەدەستهێناوە بۆ ڕانکی زانکۆمان. هەموو ئەوانش دەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونی ستافە ماندوونە ناسەکەی کۆلێژەکەمان لە ستافی ئیداری و ستافی زانستی و خوێندکارانی خۆشەویستی کۆلێژەکەمان. دەمەوێت ئەو بڵێم کە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لەگەڵ ئەو مێژوە باشەی کە هەیەی لە ڕابردوودا لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە و لە هەمان کاتدا لە پلانیدا هەیە کە لە ساڵانی داهاتوو ئەگەر سەرجەم هۆکارەکان یارمەتی دەربن کە کۆلێژێکی تر لە خۆ بگرێ کە لە کاتی پێویستدا لەگەڵ بوونی باڵەخانە و هەروەها بوونی فەرمانبەری پێویست دەتوانین ئەو کاتەکاری لەسەر بکەین و کۆلێژێشتریش بۆ زانکۆی ڕاپەڕین خزمەت بە خوێندکاران دەڤەرەکەمان بکات. دەربارەی سیستەمی خوێندن لە کۆلێژەکەمان بێگومان وەک هەندێک لە کۆلێژی تری زانکۆی ڕاپەڕین ئێمە هەردوو جۆری خوێندنی بەیانیان و ئێوارانمان هەیە بەڵام چەند جۆرێک سیستەمی خوێندنی تێدایە بۆ نمونە لە بەشی یاسا کە سیستەمێکی تایبەت بە خوێندنی خۆی هەیە بەوەی کە خوێندن تایدا 5 ساڵە و دواتە دوای تاواکردنی 5 ساڵی خوێندن خوێندکار بە کالیۆرەس وەرەگرێ و هەروەها دەرچوون تایدا لە 60 واتە پێچەوانەی کۆلێژەکانی تر خوێندکار لە بەشی یاسا ئەبێ 60 لە سەڵی هەبێ ئەو جا دەتوانێت لەو دەرسە دەربچێ و خوێندنیش تایدا مەرکەزیە لە شێوەی 12 ئامادەی واتە سەرجەم پرسیار و وەڵامەکان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوەدا دەندرێت و تەسیح دەکرێت و یەک زۆر پرسیار و یەک زۆر وەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا پەیڕەو دەکرێت. ئەمە لەگەڵەوەدا لە بەشی کارگێڕی ئێواران خوێندنمان شێوەی سیستەمی وەرزی سیمستەرە و لە هەروەها لە هەمان کاتدا بەشی سیستەمی ساڵانەشمان هەیە و سەرجەم قۆناغ یەکەمی بەشەکانی مێژوو، جوگرافیا، فەلسەفە بۆ ساڵی خوێندنی 2019-2020 خوێندن تایدا بە شێوەی سیستەمی سیمستەرە ئەمەش وەک جێبەجێکردنی فەرمانی وزاری و هەروە فەرمانی زانکۆی ڕاپەڕین لەگەڵەوەشدا کە لە قۆناغەکانی تر واتە قۆناغی 2، 3 و 4 خوێندن تایدا بە شێوەی ساڵانەیە. وە کۆلێژەکەمان زمانی خوێندن زمانی سەرەکیتیادا زمانی کوردیە لەگەڵەوەشدا لە هەندێک بەش لە بۆ نمونە بەشی کارگێڕی لە خوێندنی ئێواران زمانی خوێندن تایدا بە زمانی ئینگلیزیە و هەروەها بەشێکی سەرەکی زمانی خوێندنیش لە بەشی یاسا عەرەبیە لەبەر ئەوەی ئەم بەشە پەیوەندی زۆری بە زمانی عەرەبیەوە هەیە جگە لەوەی کە زمانی ئینگلیزی لە سەرجەم بەشەکان گرنگی زۆری پێدەدرێ هەم لەلایەن سنتەری زمانی زانکۆمان لەلایەن سەرۆکایەتی زانکۆ و لەلایەن خودی مامۆستاکان و خوێندکارانی کۆلێژەکەشمانەوە.